لەم ڕۆژی یادەیە کە 24 ساڵ تێ بەڕێ بەسەر دروستکردنی ڕێکخراوێ بۆ کورتەباڵا بۆ خۆی ئەمە مانایەکی بەرزە شانەیە کە کۆمەڵی کوردەواری ئێمە لە ماوەی ئەم 30 ساڵ و لە 24 ساڵی ڕابردووە گرنگێکی زۆری یاوە بە خەڵکی کەمەندان خاوەن پێداویستی تایبەت بۆیە بۆ هەموو ئەم کەسانە ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی بۆ دروست کردوون وەوای لێ کردوون خۆیان داکۆچی لە مافەکانیان بکەن خۆیان بێنە پێشەوە لەگەڵ باقی تری ئەندامانی کۆمەڵی کوردەواری خۆمانە پێکەوە هەوڵ بین بۆ چاکردنی کۆمەڵەکەمان. وەکو کۆمەڵی کوردەوارەکان پێنجەمین کۆنگرەیە من لێرەوە ڕایەگەێنم وەکو کۆمەڵەکەمان من لە 2003ەوە بوومە سەرۆکی ئەم ڕێکخراوە دەستکەوتی زۆر باش تا کاتێ دیدی لە ڕووی پێدانی عەرزەوە لە ڕووی پێدانی زەواج سرفەیە قارات بە تایبەتی هاوکاریکردن ئەمانە زۆر شتێکی باش بۆ یەکێ ئێمە لێرە باسێکین من لێرە سپاسی بەڕێز جەنابی خوا لێ خۆشبوو جەنابی مامجەلالەکەم سپاسی بەڕێز دادەیرۆکەم کە هەمیشە وەکو ئەندامێکی فەخری کۆمەڵەکەمان هاوکار و پشتیوان نەبوو. من لێرەشەوە سپاسی ئێوەشەکەم یەک بە یەکتانەکەم من بە زۆر نهاتمە کورسی داگیرکەم بە زۆر نهاتە کورسی داگیرکەم ئێستاش لە بەرچاوی هەمووتان هەر ئەندامی منی بەدڵ نییە بەرپرسەکەم لێرە دانیشتووە بەڕێز کاکتیان دانیشتووە شیریخان دانیشتووە هەمووتان دانیشتنە وەزیری کاروباری کۆمەڵایەتیش دانیشتووە هەمووتان دانیشتنە منتان بەدڵ نەبوو دەنگم پێ مەدەن خراپیەکم تایە دەنگم پێ مەدەن بۆ یەکە تکا ئەکەم شتێکی باشم نەکردووە تکا ئەکەم لەناو کۆنگرە تراز بگرین کاری خۆتان بکەن. دروشمی ئێمە بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ کورتەباڵا بۆ کەمەندام ئەوەیە کە خاوەن پێداویستی تایبەت جێگای ڕێزە نەک بەزەی ئێمە لەژێر ئەم دروشمەیە هەنگاوەکانی خۆمان ناوە بۆ ئەوەی ئێمە بیسەلمێنین کە بەڵێک کەمەندامیش خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵاش هەر وەک تاکێکی تری ئەم کۆمەڵگایە ئەتوانێت کە کاری باش بکات ئەتوانێت بەهرە و تواناکانی بخاتە گەڕ. کاری ئێمە لە وەزارەتەوەی ئەم توانانە بدۆزینەوە هاوکار و پاڵپشتیان بین تواناکانیان دەرخەین بۆی بتوانن وەکەر تاکێکی کەی ئاسایی لەم کۆمەڵگایە کاری خۆیان بەڕێوە بەرن. ئێمە سەرەتای هاتنمان دەست بەکاربوونمان لەم کابینەیە لە یەکەم ڕۆژەوە سەردانی سەرجەم کۆمەڵەکانمان کردووە کۆبوونەوەی فراوانمان لەگەڵ کردوون تەنانەت سەردانی تایبەتی سەرۆکی کۆمەڵەکانمان لە ناو خێزانەکانیشیان کردووە. ئامانجی ئێمە لەمە ئەمە بووە بۆ ئەوەی بزانین دید و بۆ چوونیان داواکاریەکانیان سەرنج و تێبینیەکانیان چییە بۆ ئەوەی هەنگاوەکانی ئێمە ڕەنگدانەوەی خواستی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت بێت. لێرەوە ئێمە وەکو ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان ڕای دەگەێنین. یەکەم هەم کەناڵەکانی ڕاگەاند و هەم بەرپرسانی ئەم دەڤەرەش باش دەزانن ئەوەی لە تواناماندا بوو بێ وەکو ڕێکخراوەکان بۆ خزمەتی خاوەن پێداویستی تایبەت کردومانە هەم لە دامەزراندن هەم لایانی ئابووری لایانی کۆمەڵایەتی لایانی تەندروستی هەموو لایەنەکان کە بگری بەدەیان هەزار خاوەن پێداویستی تایبەت سوودمەند بووە لەسەر دەست و توانای ئێمە و پاڵپشتی ئەم میوانە بەڕێزانەی کە ئێستا لە پێشەوە دانیشتون و هاوکاری هەمیشەیی ڕێکخراوەکان بوون. دووهەم توانیومانە خۆمان بسەلمێنین لە ساحەی سیاسی کوردستاندا هیچ بڕیارێک بەبێ ئێمە دەرنەچێت لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە جێی شانازیە. سێهەم مژدەی ئەوەتان پێ ئەدەین لەم ساڵدا کۆمەڵی شت ڕائەگەیەندرێت کە بە مێژووی عێراق و کوردستانیش نە پرۆژەی وا ڕاگەیاندراوە نە مژدەی وا خۆشیش ڕاگەیاندراوە کە لەسەر دەستی ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان کراوە. چوارهەم
کۆتاشت کە ئەوەیە تێگەیشتنێکی زۆر جدی هەبوو ئەم ساڵ لەو لایەنانەی کە ئێمە پەیوەندیمان پێوەتی هەم پەرلەمان هەم حکوومەت و هەم مەکتەبی ڕێکخراوەکان و هەم پارێزگار و ئەنجومەنی پارێزگار و شارەوانی جیاوازتر لە هەر ساڵێکی تر کە هاتوون بەدەممانەوە و خزمەتی ئێمەیان کرد و هەمیشە دەرگایان واڵا بووە.